ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە. سەرەتاش سەردێڕی چەند هەواڵێکتان بۆ خوێنمەوە. کۆبوونەوەی نێوان کەنەکە و کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران. ناڕزایەتی کرێکارانی پترۆشیمێر غەوانگوستەر لە ئیلام. ڕێزلێنان لە یادی گیان بەختکردوانی ژینگە لە شاری پاوە. دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی لە چەند شاری کوردستان. خۆپیشاندانی تورکە فاشیستەکانی کەرکووک دژبەدانانی بەرپرسێکی کورد. ناڕزایەتی کرێکاران لە ئازرادەستکردنەوەی بانکی ڕیفاه بە دەوڵەت و کۆبوونەوەی کرێکارانی کارخانەی کیژچوب لە هۆرمۆزگان. کۆبوونەوەی نێوان کەنەکە و کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران. سەرلەبەیانی دوێنێ واتە 30 جۆزەردانی 2025 لە دەفتەری نوێنەرایەتی کۆمەڵە لە شاری سلێمانی دانیشتنێک لە نێوان کەنەکە و کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران بەڕێوە چوو. لەو کۆبوونەوەدا نوێنەرانی کەنەکە بریتی بوون لە بەڕێزان دکتۆر شێرکۆ حەمە ئەمین، زەینەب مستەفا و شۆڕش خەدر. هەروەها لەلایەن کۆمەڵەشەوە 4 کەس لە ئەندامانی کومیتەی ناوەندی بەشدار بوون کە بریتی بوون لە هاوڕێیان سەعید ئەمانی، ئاکۆ ئەنوەری، ڕێزان حەمیدی و سەلام قادری. دانیشتنەکە لە کەشێکی هاوڕێیانەدا بەڕێوە چوو. لەوێدا باز لە ڕەوتی خێرای کۆڕانکاریەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان کرا و هەردوولا جەختیان لەسەر پێویستی هاوکاری و لێک تێگەیشتن لە نێوان هێزە چالاکەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان کردووە. هەردوولا دانیشتنی لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتیان لەم پێناوەدا بەرز نرخان. لەلایەن کۆمەڵەشەوە سەبارەت بە هۆکاری چوونە دەرەوەی دوو لایەنی سیاسی لە دانیشتنی ئەم لایەنانە لە دوای کۆبوونەوەی برۆکسل پرسیار کراوە جەخت لەوە کرایەوە کە هەر هەوڵێک چ لەلایەن کەنەکەەوە بێت یان بە بەشداری هەر لایەنێکی تر مادەم لە سۆنگەی بەخەمەوە بوون بۆ هاوکاری نێوان لایەنەکان دێتە ئاراوە دەبێت پێشوازی لێ بکرێت و وەکوو بەدیل بۆ هەوڵی تر سیر نەکرێت. لە کۆتاییشدا جەخت لەسەر ئیشکردن لەسەر میکانیزمێکی گونجاو کرا کە بتوانێت لەمپەرەکانی بەردەمیەک ڕیزی و کاری هاوبەش بڕەوێنێتەوە و وەڵام دەرەوەی پێداویستیەکانی ئەم قۆناغا هەستیارە بێت. ناڕزایەتی کرێکارانی پترۆشیمێر غەوانگوستەر لە ئیلام. ڕۆژی دووشەمە 9 پوشپەڕ کرێکارانی بێکارکراوی پترۆشیمێر غەوانگوستەری ئیلام لە کۆبوونەوەیەکی ناڕزایەتیدا خوازیاری ڕوونکردنەوەی دۆخی پیشەییان بوون. چەند مانگ بەسەر کاتی بێکارکردنی ژمارەیەک لە کرێکارانی پترۆشیمێر غەوانگوستەر تێپەڕ دەبێت و دەوڵەت پاش چەند جار خۆپیشاندانی کرێکاران و بنەماڵەکانیان هەوڵیدا لەگەڵ یان لە ڕێگەی بەڕێوەچوونی ئەزمونێکی دامەزراندن بەشێک لە کرێکارانی لەسەرکار دەرکرا و دامەزرێنێت. ئێستا 1 ساڵ بەسەر بەڵێنەکانی حکوومەتە تێپەڕیوە و بەڵام هێشتا ئاکامی ئەزمونەکە و دۆخی پیشەیی کرێکاران ڕوون نەکراوەتەوە. ڕێزلێنان لە یادی گیان بەختکردوانی ژینگە لە شاری پاوە. دوانیوەڕۆی یەکشەمە 8 پوشپەڕی 1404 هەتاوی بە بەشداری ژینگە دۆستان بنەماڵەی گیان بەختکردوانی ژینگە و خەڵکی مەدەنی مەراسمی ڕێزلێنان لە یادی موختار خەندانی، یاسین کەریمی و بیلال ئەمینی بەڕێوە چوو. بەشداربوانی و مەراسیمە بە دەستەوەگرتنی وێنەی موختار خەندانی، یاسین کەریمی و بیلال ئەمینی مەزاری ئەو گیان بەختکردوانەیان گوڵباران کرد و بۆ جارێکی دیکە پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. شایانی باسە کە مانگی پوشپەڕی ساڵی 1399 هەتاوی سێ ژینگە دۆستی خەڵکی پاوە بە ناوەکانی موختار خەندانی، یاسین کەریمی و بیلال ئەمینی لە کاتی دامرکانەوەی ئاگری دارستانەکانی ناوچەی بوزین و مەرەخێڵی پاوە گیانیان بەخت کرد. دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی لە چەند شاری کوردستان. لە ڕۆژانی ڕابردوودا سێ هاوڵاتی خەڵکی شارەکانی نەغەدە، مەهاباد و پیرانشار لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کراون. بە پێڕاپۆرتەکان کچێکی تەمەن 19 ساڵی خەڵکی نەغەدە بە ناوی ساحل ئەحفا، شارومەندێکی خەڵکی مەهابادیش بە ناوی ئارەش مەلا ئەحمەدی و شاعیر و نووسەرێکی خەڵکی پیرانشار بە ناوی حەسەن فەلاعیان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کراون.
بە وتەی سەرچاوەکانی هەواڵ لە دوای شەڕی ئێران و ئیسرائیل بەلایەنی کەم 300 هەوڵاتی لە شارە جۆراوجۆرەکانی کوردستان دەست بەسەر کراون. بەپێی دوایین زانیاریش ساحل ئەحفا پاش 2 ڕۆژ بەندکران بە دانانی بارمتە ئازاد کراوە. خۆپیشاندانی تورکە فاشیستەکانی کەرکووک دژ بە دانانی بەرپرسێکی کورد لەو شارە. ڕۆژی دووشەمە 9 پوشپار تورکە فاشیستەکانی کەرکووک دژ بە دانانی بەرپرسێکی کورد بۆ شارۆچکەی پردێ خۆپیشاندانیان کرد. بە پێی و دیمەنانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە دەیان شارومەندی سەر بەبەرەی تورکمانی شاری کەرکووک بە ئاڵای خۆیانەوە جادەی هەولێر کەرکووکیان داخستووە و خوازیاری دەست لە کارکێشانەوەی ئەو بەرپرسە کووردە لە شارۆچکەی پردێ بوون. ناڕزایەتی کرێکاران لە ئازڕادەستکردنی بانکی ڕیفاه بە دەوڵەت کۆمەڵێک لە کرێکاران خانشینکراوان و یاساناسانی بواری تامین اجتماعی لە نامەیەکدا کە بۆ سەرۆک کۆماری ڕژێمیان ناردووە خوازیاری گەڕانەوەی بانکی ڕیفاه بە ڕێکخراوی تامین اجتماعی بوون. 5,000 واشۆکاری ئەو نامەیە ڕایانگەیاندووە بانکی ڕیفاه هەر لە سەرەتاوە بە سەرمایە و بەشداری ڕاستەوخۆی کرێکاران و خانشینکراوان دامەزراوە و لەلایەن تامین اجتماعیەوە سەرپەرشتی کراوە. خاوەنی ڕاستەقینەیە و بانکە کرێکاران و خانە نشینکراوان و ڕادەستکردنی بە دەوڵەت بەبێ لە بەرچاوگرتنی یاسا و مافیچینی کرێکار، پێشێلکردنی ئاشکرای یاساکانی پەیوەندیدار بە دامەسراوە گشتیەکان و پشتیوانی مافی کرێکارانە. کۆبنەوەی کرێکارانی کارخانەی کیشچوب لە هۆرمۆزگان. کرێکارانی شاغڵ لە کارخانەی کیشچوبی هۆرمۆزگان ڕۆژی دووشەمە 9 پوشپەر لە ئاز نەدانی داخوازیە دواخراوەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بەپێی زانیاریەکان 120 کرێکار لە بەشە جیاوازەکانی کارخانەی کیشچوبدا کار دەکەن و هێشتا ئەقدەستی مانگەکانی ڕەشەمەی ساڵی ڕابردوو مانگی خاکەلێوە گوڵان و جۆزەردانی ئەم ساڵیشیان لەگەڵ جێژنانەی ساڵی 1404 وەرنەگرتووە. کرێکارانی ناڕازی ڕایانگەیاندووە کە بەهۆی نەدانی حەقدەست و مەزایە لە دۆخێکی سەخت دەژین و نەدانی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامین اجتماعی کێشەی دەرمانی بۆ ساز کردوون. بێکارکردنی کرێکارانی کارخانەی سەرجین بافتی زەنجان بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەڕێوبەرانی کارگەی سەرجین بافتی زەنجان ژمارەیە کرێکاریان بە بیانووی نەبوونی سەرچاوی دارایی لە سەرکار دەرکردووە. بە وتەی کرێکارانی ناڕازی بەرپرسانی وستانی زەنجان لەگەڵ بڕیاری بێکارکردنی کرێکارانی کارگەی سەرجین بافت بە بیانووی کێشەی دارایی دژایەتیان کردووە. بەڵام خاوەنکار گەڕانەوەی کرێکارانی بۆ سەرکار بە پێدانی وامی بانکی و کاراکردنەوەی کارگە گرێدا و بەسوەتەوە. داخوازی شۆرای هەواهەنگی ڕێکخراوە سەنفیەکانی فەرهەنگیان بۆ ئازادی بەندکراوانی زیندانی ئەڤین. شۆرای هەواهەنگیە ڕێکخراوە سەنفیەکانی فەرهەنگیانی ئێران لە بەیاننامەیەکدا وێڕای شەرمەزارکردنی هێرشی ئیسرائیل بۆ سەر زیندانی ئەڤین نیگەرانی خۆیان سەبارەت بە دۆخی بەندکراوانی بەندەکانی 4-8 بەندی ژنان و 209 ئەمنیەتی نیشاندا و خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی هەموو بەندکراوانی سیاسی بوو. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا ئاماژە بە دۆخی خراپی بێهداشتی لە زیندانەکانی قەرچەک و تارانی گەورە کراوە و سەبارەت بە دروستبوونی مەترسی لە سەرگیانی بەندکراوانی بە ساڵاچووی وەکو ڕاحلە ڕەحیمی پور، ئەبوڵفەزل قەدیانی و ژمارەیەکی دیکە لە زیندانیانی هۆشدار بە دەستگای قەزایی دراوە. واژۆکارانی ئەو بەیاننامەیەش خوازیاری ڕوونکردنەوەی چارەنووسی بەشێک لە بەندکراوان لەوانە عەلی یونس یان عەلی یونسی ببورن متەهەرە گونەیی و ئەرغەوان فەلاحی بوون و ڕایانگەیاندووە دەستگای قەزایی ئەبێ بە زووترین کات بەندکراوانی سیاسی بە مەرج ئازاد بکات. چونەسەرەوەی ئاماری قوربانیانی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران. بە پێی ئاماری پزیشکی دادی ئێران تەرمی 935 کوژراوی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران شناسایی کراوە و لەو ڕێژەیەشدا 38 کەس منداڵە و 102 کەس ژن بوون. هەروەها تەرمی بەشێکی دیکە لە قوربانیان هێشتا لەژێر دار و پەردوودا ماوەتەوە و ژمارەیەک هێشتا ناسناویان ئاشکرا نەکراوە. لە هێرشی ئیسرائیل بۆ سەر زیندانی ئەڤین 79 کەس گیانیان لەدەستداوە کە بەشێکیان بەندکراو بنەماڵەی بەندکراوان و کارمەندانی دەرمانگا و دانیشتوانی دەوروبەری زیندانی ئەڤین بوون.
ڕفاندنی چوار شارومەند لە لاهیجان و مەسجد سولەیمان. لە ڕۆژانی ڕابردوودا چوار شارومەندی خەڵکی شارەکانی لاهیجان و مەسجد سولەیمان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کراون. بەپێی راپۆرتەکان چالاکێکی مەدەنی خەڵکی لاهیجان بە ناوی مەجید شەبدینی بۆ جاری دووهەم لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە. ناوبراو لە سەردەمی شۆڕشی ژیناشدا دەست بەسەر و زیندانی کرابوو. هەروەها لە شارستانی مەسجد سولەیمان سێ شارومەندی عەرەب بە ناوەکانی محەممەد شەمز، ڕەزا نەوروزی و پویا شەمز لەلایەن ئیتلاعاتی سپای پاسدارانەوە ڕەفێنراون و هیچ زانیاریەکیش لەسەر چارەنووسیان لەبەردەستدا نییە. لە سێداردانی چوار بەندکراو لە ئیسفەهان و شیراز، بەیانی دووشەمە نۆی پوشپەڕ حکومەی ئەعدامی چوار بەندکراو بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقەز لە زیندانەکانی ئیسفەهان و شیراز جێبەجێکرا. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، بەندکراوێک بە ناوی ئەحمەد ڕەزا دیدبان بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی شیراز ئیعدام کراوە. هەروەها سێ بەندکراو بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانی ئیسفەهان لە سێدارە دراون کە ناسناوی دوو کەسیان بریتیە لە مەسعود جەعفەری و ماهان ماهێنی. شایانی باسی شەکە بەندکراوی سێهەم خەڵکی ئەفغانستان بووە و ناسناوی بۆ ڕایگشتی ئاشکرا نەکراوە. ڕاگررتنی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل مەرجی ئێران بۆ دانوستانەکانی داهاتوو. مەجید تەخت-ڕەوانچی جێگری سیاسی وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ڕایگەیاند تاکو ئەمریکا تەزمین نەدا کە چیتر ئەرتەشیەوە وڵاتە و ئیسرائیل هێرش نەکەنە سەر ئێران، کۆماری ئیسلامی ناگەڕێتەوە سەرمێزی دانوستان. ئەو بەرپرسە حکوومەتیە هەروەها وتی دۆناڵد ترامپ لە ڕێگەی واستەکانیەوە ڕایگەاندووە کە حەزەکە دانوستانەکان لەگەڵ کۆماری ئیسلامی لەسەر بنەمای ئەتۆمی دەست پێ بکاتەوە. بەڵام سەرۆک کۆماری ئەمریکا سەبارەت بە ڕاگررتنی هێرشەکان هیچ بڕیارێکی نەداوە. مەجید تەخت-ڕەوانچی ڕایگەیاند کە لە دەستڕاگەیشتن بە مادەی ناوەکی بێبەش کراون، بەڵام دەتوانن لەسەر بابەتی پیتاندنی ئۆرانیۆم گفتوگۆ بکەن. هاوکاتیش وەزیرانی دەرەوەی ئاڵمان، بەریتانیا و فەڕەنسا هەڕەشەی بەرپرسانی کۆماری ئیسلامیان لە ڕەفائیل گرۆسی بە توندی مەحکوم کردووە و خوازیاری گەڕانەوەی ئێران بۆ سەرمێزی گفتوگۆ بوون. لەلایەکی دیکەشەوە دۆناڵد ترامپ لە لێدوانێکدا ڕایگەیاندووە کە بەرنامەی ناوەکی کۆماری ئیسلامی بە تەواوی لە ناوچووە و چیتر نایەوێت لەگەڵ بەرپرسانی ڕژێم دیدار و گفتوگۆ بکات. بەڵێ بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانم پێشکەش کردن. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لای.